بە قورنە جرێری وڵا باشە باشە ئەو نیە لە دواتم ئەریکاکە جەمعەت بە مندارنەوە چەم قەڵە باڵغیە دەرم مام زادر ئەم بە نوێنەری ئەو خەڵکەی هاتمە دەرێن بازارەکی لەنگەل لە هەولێرێ بوویتەوە قوربانی هەردوو چاوت بم مابە ئەو بازارە کاکەوە زۆر ئاسانە ئەو بازاری لەنگەی داونتاونە لەناو بازاریە لە تەنیشی ڕاتۆین دەستێ خوارەیە کە من بازارڕەوە دەستە ڕاست ئەشیاکانی زۆر هەرزانە تاڵم دەتابم وەرە بەگەرم کەون وەرە ئەو بازار لەنگەی داونتاونە بڕۆن ئەشیاکە بەدری خۆدان هەدەن خۆدان دوێکەنەوە هەموو بەلاشە وەرن جەماعەت کاکە ئەو کورانی فەرشە سۆرەکەیە هەرچی هەر دەگری بە هەزار دیناری هەتا چا حکم دەکا فەرشی سۆرە وەرن دێ وەرن بەخوا شتی پاک و جوانە ئەرێ برا ئەوە پارچەی بە چەندیە مال بە قوڕی نێژیری هەندی چار زەلامانی بازاری لەنگەی داونتاون پێ نازانانی کرەوەتە پانتۆر لە پێکە بە هەزار دیناری قەمیس هەگرە بە هەزار دیناری هەرە کاکە کراسانە سعی چەندە هەچی هەندە بژێری هەزار ئەم شوێنە توی بە هەزاری لەبەرکە دەی دوو هاتەمە شام دەکەی دەی بانی بۆ کاکە و ڕوومانی نادۆی تەقی قسەی پێ ناکرێ ئەوە بە چەندیەوە وەردە کۆرانی فەرشە سۆرەکەی بە هەزار دیناریە زادر الله چکرەوە دەرەم ئەوانە بە چەندێ زادر دەوان سرا 750 بژێر دەی وەڵڵی هەرزانە ئەم لۆکەم چارە دەبەمەوە ورا عەز دەکەی شەشام بە سمێر سیفۆن ئەحمارت کاول نەبی ئەمە نەدیت بوو گورە نەوەڵی لەبەر هەرزانی چاو نبینی تو شەرەفتە ماری فەقیریە یاننا بەلاشە ئەوجە باشەکتان پێ برم بازاری لەنگەی داونتاون گەورەترین بازارە کرایتەوە لە شەقل ئەوسە